بابم زۆر 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 نەیدەویست کە ئەمن بێمە ناو هونەر نەیدەویست ینی چەند جار شەڕی لەگەڵم کردیە هاواری لەسرم کردیە نابی کاکە غەڵەتە وامەکە لە برسان دەمری ئیتر من ڕێیەکترم دۆزیەوە بخۆم بەواستەی هونەرەکە من فلم دروست ناکەم من کاری ڕێکلام و مۆنتاژ و تەسویر و کۆمەڵە کلاینتم هەیە من ئیش بۆ ئەوان دەکەم لە ڕێی بەڵام بتێنێتەوێ من کارێشتر ناکەم هەر ئەو کامیرایە و هەر ئەو مۆنتاژ و تۆ زەگەعنی خەون و خولیای خۆم لەنا ئۆشتانە تەرتیب دەکەم باشە بۆ ئەوی نەمرم بۆ ئەوەی ئەو زێم هەیە نەمرێ بەوانە خۆم تەرتیب دەکەم و ئەلحەمدولیلا بژێوی ژانم دابین دەکەم بابم زۆر ڕێگر بوولەوەی کە دەترسا من بژێوی پیانەکەم ئێستا کە دەبینیتن ئەمن ئیش دەکەم و لەولایش خەریکی هونەرەکەمم ئێستا زۆری پێخۆشە دووش فیدباکی خەڵک ینی هەر کەسە کەیش لەگەڵ من کردیە تەلەفۆنی لە بۆ کردێ گوتی زۆر دڵخۆشم کەەوە کورتە و ئیشەوەندە جوان